سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنمەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنمەی ئەم جارەی دەنجی خەڵک هاتووتنیە نەحیی ڕۆڤیا با بزانین هاوڵاتیانی نەحیی ڕۆڤیا چۆن ئیش و کاری ڕۆژانی خۆیان دەکەن زیاتر ئەوان خۆیان بە چ سەرقاڵ دەکەن لەگەڵ هاوڵاتیانی نەحیی ڕۆڤیا گفتوگۆ دەکەین ڕاو بۆ چینیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموون بینەری ئەم بەرنمەیە بن. سلااوتانە عليكم السلام چاوبرا سلام چاوبرا دانیشتو ئێرەی ڕۆڤێ بله 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 چۆن ئیش و کارەکان خودێ برا مێشی پیاز دەکەم بله بله عاملی ڕۆژەیەدا هەیە بازار حەمدلله ئیشەکە باشە بەخۆ باشە بەس ئەلان بیتە زستانەیەشی زۆر زعیف دەبێتەوە وەکو دانیشتوشی ڕۆڤێ وەکو گەنجەک ڕۆڤیا پێویستی بە چییە چی بۆ بکرێت خودێ جادە بێتە بتەقێر خۆش بیت و ئەم مەرتەقەی خۆش بیتە ئەلان جادە ناڕۆوێ زۆر نەخۆشە بەلێ ئەجا هەرێمی کوردستانگە خودی حەزکەشتە تەنها جادێ ئەی نەخۆشخانە ئەی پارک ئەی شوێنەکانی دیکە پێویستی وەڵا پارکیش نییە و ئەو گیانشکەنە نییە ئارێوە داواکاریتان چیە وەکو گەنجێک داواکەمە حکومەتە ئەو ڕوێ ناحێڕم بە خۆشکەتەوە ئەو جادانە خۆشکەتەوە ڕوودا ئەوێتی بم خۆشکەتەوە براو ما پارک و تش و ئەویشان زانە بەشەشی زۆر لە خەڵکی دەڵێن ڕۆڤیا پشتگوێ خراوە ڕاستە لەلایەن حکوومەتەوەی هیچی بۆ ناکرێت یعنی زۆر پشتگوێ خراوە وەڵاهی مام ڕۆڤیا بۆ خۆی خۆشە بەس ئەو جادانە نانە قێر نییە و نا پارکەکە و ناو ئەو ئیشکەلانەیە باش ڕووداوی هاتوچۆ ڕوودەدا لەسەر ڕێگاکە وەڵا کەم سڵاوتان پێشاکێ بناوێ خودێ مازن و دلۆڤان کەم دەستپێکێ بخێرادنا قەناتێ بادینان سات کەم کو سنتەرە نەحی ڕۆڤی ئامادە بێ ئەس گەلک سپاسیا قەناتەوەت کەم کو زۆر سپاس مەمنون لەگەڵ ئیش و کارە چۆنن چۆن ڕۆژەکەی خۆتان بەسەر دەبن خودێ ڕاستی هەندێک جارە شولە هەی هەندێک جارە شولۆکێمە بەس ئەلحەمدولیلا شکر ئەم هەڤیا خودێ ڤەتێلین خودێ بڕەحمێت هەمی داد بەد شول هەندێک جارە باشە هەندێک جارە خراپە باش بەرنامەکەم جارەمان باز لە بڕوا بەخۆبوون دەکات بڕوا بەخۆبوون چەند گرنگە بۆ مرۆڤ یعنی سیقەی بە نەفسی خۆی هەبێ کە بۆ کارکردن خودێ مەقسەدە یعنی شولێ هەندێک جارە شمتیت مینیت هەندێک جارە نامینیت ئیجا شکر بۆ خودێ هەڤیدارم خەلکێ مای کوردستانê یعنی دەشتê خۆسەتان ku êk şimtiya biçînîtin bila ew xelek neçin berê çavê xwe bidenevî ku ew şûlke bila hêk şûlekî bi xwe bike şereftir e ku xirçin êk şûlî biket do şûlewî çareser bî تو وەکو ڕزق فرۆشێک بامڵێ وەکو ئەو شفتی فرۆش و کوندۆر فرۆشی ئێستا نرخەکەیان چۆنە هەرزانن الحەمدولیلا بەچەندی دەفرۆشن خودێ نەوعێ گوترە هەی و کیلوژ هەی یە هەی 3 کیلو زۆرەکێ یە گندوریش هەی کیلو 6 کیلو زۆرەکێ و کیلو 500 دینار باشە زۆر گلەی خەڵک گلەی لەوەی دەکە دەڵێ تامی گندۆرەکە و شوتیەکەی وەکو پێشتر نەماوە هۆکاری ئەمان نەچێ ئایا جۆتیار فەلاح ئەوەندەی زۆر دەرمانەکانی پێدا دەکەن ماڵی پێینی و کیمیایی و ئاوەکەی و چۆنە ئەمە خودێ سەیدا مرۆڤ ڕاستی هەندێک نەوعە گندورێکی هەی ئیجا شانسێ مرۆڤە هەندێک جۆرە شیرینە هەندێک جۆرە نەیە شیرینە ئیجا ئەو هەیەک شانسێ خوێ
سڵاتان سلام سەرچاو چ کار دەکەیت تۆ بەخوا من چیش ناکەم چۆن ژیانی ڕۆژانی خۆ دەبێت ئەمن بەس تاکسی شولی تاکسی دەکەم چیشێری نییە بکەم ژیانما توزانی چیش نەمایە ئەمە چ دەکەین بەتالیە عەتاڵە چه شولمەنی خێزانداری بەڵێ 6 عیال هەیە ئەمەنیان درێژ بیشەڵە لە خانووی خۆتیان کرێتی بەڵێ خانی خۆما سوپاس بۆ عزیزی سەرچاو بخوای الحەمدلله ژیان بەبێ ئیشکردون بەبێ ماندوو بەخوا من نەشمیژی دەکەم ئەمە سقەتم ئیشەکەش پێ من ناک ئەرێوەڵا ئەم نەشمی شەکە بکەم کاکەم ینی توانی کارکردنت نییە بەڵێ توانای کارکردنت نییە ناوەڵا ئەمە کار نەشم بکەم دەست ئەمە سقەتم دەستم سقاتە بە هەندێ ئیشەکەش نەشم بکەم بخوای ئەرێوەڵا چۆن بژێوی ژانی و خۆت الحەمدلله شکر بۆ خودێ شکر بۆ خودێ شکر ڕەوشی ڕوویە چۆن دەبینی ئێستا خودێ مەتۆت بینێ ڕەوشە ڕۆڤی ها نە ئیشەکە نە شارعەکە و ساکیەوە ئەوە هەندە سەڵە ئەم ڕۆڤیە ساکیە ئیشێ خڕ قڕە زستانی تو نەشێرە بەر چەقنای ئەوە ئیشەم بکەی چ ئیشمە نییە چه ماوی دینینە مقاویدێ چه حکومەت واوی دینینە مەسەلەن چه مەسەلەن چ هاریکۆریە مە ناکەن ئەوە هەندە ساڵە ئەم ئێرە ساکی جادێت مە کە جات مە چ جاد و ئاوی دینینە حاڵ نینە مە ئیش نینە هەیک دێ ڕاتە بوەرگێت و کەتەبەلی کردە و هەیک بۆ بەلیە نەبوو فەقیریە کەس بوو فەقیرە ناکات خودێ فەقیر سەجا دەبی برسەدا مریت بەشەر بوو فەقیرە ناکەتن هەیک بوو بەلیگی خۆی خاڵ کە ئیش سڵاوتان عليكم السلام سري سەرچاوم لەگەڵ ئیش و کارتان چۆنە بقرآني ما لقي شكار عاملين الرينج برين يعني ساعات حفتي سبياني ششوني سبياني دروين لو چەندەر والله صاحة معنا يا ليرة دجيك کار دەکات راسي زياتر دوري خي برنج بلي شولي قرة ئێستا خۆت بەخۆ کە ناسەکەتەوە لە دەوری خەیگێکەوە بلي ماندوو نابن زور ماندي دبين زور بزحمته الشكا زور قرصة لە بەر ڕۆژێ هەموو لە بەڕۆژە حفتی سوبانێ دەڕۆین هەتا چاری ێوارە لە نیوڕانی سعات یەک و نیو ئیسراحەتمانە هەتا دوو ئەو لەسەر خوددان ئاردی دەمینێت هەیە زەمیری هەیە زەمیری نییە هەیە بێ زەمیرە هەیە دەلێت کاکە هەستن ئێوە بە وەخت دەیکرد لەگەڵیان ئیش دەکەن مامڵێن بە سەهاتە یاخۆت بە ماوەکەیە وەخت هەتا چاری ێوارەیە ئەگە بزانین ماکە جوێک نیوەرە و لۆی ماوە لۆی کەملی دەکەین خلاصی دەکەین یعنی زەمیرمان نیوەر و ئیشەکەی بێلین و بینە دەری لە ناو زیاتر لە چێن دەر ئیش و کارەکان بەخوای لە گوندەل ئیشی دەکەین لە نزیکە لێرە گوندە بە قورعان لە شیفکێ قەمی پێ بزانی منتەقەی مرێبە زۆر ئەوە سێ چار ڕۆژە تقریبان 5 ڕۆژ 6 ڕۆژ لە شیفکێ دۆری خەمان دەکرد لەوێن دەرێ خلاصمان کرد هاتینە ئێرە زەویدی ناوچە دۆستەک لە دۆستەک برنج زۆر چاندراوە لە منتیقی خۆمان با بڵێ زیاتر لە بەردەڕەشی زۆر چاندراوە زۆر چاندریایە برنج بێ حساب باشە بە بێبارانی وشکە ساڵی تاسیری لێ نەکردی ئەو ساڵ خۆی عالەمەکە ئەو ساڵە هەمووی ملدایتە برنجی ئەوانەی کە باز دەکرێت کە بیریان هەیە زیاتر سوودیان دەبین با بڵێ زیاتر ئەوان دەستیان پێ کرد ئەوانەی کە بیریان نییە ئەم ساڵ هەیە بە خۆی کردیە هەیە بە خۆی بیری خۆی کردی هەیە دایتە نیوەی هەیە بیری خۆی فرۆشتیە هەیەک بە شکلەکە ئەوها خەڵکی ڕووێ بەلێ ڕووێ چۆن دەبینی بەخۆی ڕۆڤێ ئەو هایە باش ڕووێ وەکو خزمەت گوزاری خزمەتی بۆ کراوە خزمەت گوزاری لە هەندێک جێکرایە بەلێ لە هەندێک جێکرایە لە هەندێک جێ نەکرای هەندێک جێ مایە هەمووی کوژی کرایە نەکرایە بەس کرایش پێویستی بە چێ ڕوویە بۆی بکە بە خۆ دێ پێویستی بە پارکە کە شەوی لە بچین ئیسراحەتی بکەین شوێنێکی فێنک بێت لۆ خۆمان دانیشین هیچ شوێنێکی نییە شینایی نییە کەسکاتی نییە بەخۆیم بەخۆم شەوی چۆین مندارم بردیتە چۆیمە پارکی ئاکرێ چ بکەین ئەگە شوێنێک شینای هەبێت کەسکاتیاوین مەسەر لێرە دەچینەوێن دەرێ دادەنیشین ئیسراحەتی خۆمان لاری منداران دەمەن گەمەی دەکەن لاری دەکەن
چی جێوە وهای نییە لێرە ڕوویە لە منتیقی ڕووێ لە دەوروبەری چ چایندراوە ئەمساڵ وڵە وەکو تەماتە و بەتاتە و شمفری و تشتێ واسۆی چاند بەلا زۆر چاندراوە ئەمساڵ بەلێ زۆرەوە باشە بێبارانی وشکە ساڵی تاسیری لێ نەکردیان بەلێ وڵی زۆر یعنی فەلا حو ساڵ گەلە یعنی تاسیلاتەکردن وەکو گەنم و جۆ و تەماتە و شفتی و تاسیری لە فەلاحەکانی کردو بەلێ زۆر باش ئەمساڵ بە شێوەیەکی گشتی شووتیەکان و گوندۆرە ئەمان ئەمساڵ چۆنە وڵایش تامەوە لە ڕووی نرخەوە وڵی نرخەکە هێشتا سەری ئەوە لێت گرانن بۆ تامێژی ڕاستی هێشتا تامان باش نییە ینی گەلە سۆر نینەک و تامانە خۆش بیت ماوە پێ بگاشت بەلێ هێشتا ما پێ بگات بەلێ هێشتا ما زیاتر ئەوان ئەو شووتیانە و بامڵێ گوندۆرانە لە چێن دەردەچێنرێت دەورە بەرێت ڕۆڤە و بەردەڕەش و ینی مەتەقا ئاکرێ بەێ چەمای تقریبان تایبەتی دەبەرە چەمای سوورچاتی لای ئاوکە ئەو لای زێکی بەلێ زێ باشە نرخەکان هەرسانن ئەمساڵ خودی نرخەکە هەم دکان زانی دکانە هەیە مەسەرەن کیلو 400 فرۆشیت هەی 500 فرۆشیت هەیە 350 فرۆشیت یا هەی شفتیژە 1000 دیارە یعنی گۆترە دەبێ ماڵکارکە دەرکەویت ئەو سپی یعنی ماوە تقریبان 4 ڕۆژەکەت مینەوە جا ئەرزان فرۆشن نەکوێت ڕۆژانەت گرانن هێشتا ماوە پێ بڕگا لە هێشتا ما وەختەکە هێشتا ما بگەیت باشە چەند گرنگە بامڵێن حکوومەت لە کاتی گەیشتنی بەرهەمە خۆمانیەکان دەرگای سنووریەکان دابخە بۆ ئەوەی شووتی گوندۆرە داخلی هەرێمی کوردستان نەبێت و شووتی گوندۆرەکانی جۆتیاری مەتیقی خۆمان ئەوان زیاتر لە بازار ساغۆ بگرێت وڵی پێتیڤ ڕاستی دەبێت حکوومەت هەریکاریە شعبێ خۆ بکەێت مڵاتی خۆ بکەێت و وەکو دەرگە سنۆرە بێناگرتن چونکو گەلەکە خەلکی بخۆ مەسەرەن تەماتەیە چۆن دەگەلە مەسرفێ لێ کرێ و دیمای دێفرۆشن سندوق 500 دیارە ینی سندوق بەتەڵ لێکرە 500 ڕبع گەهتێ یعنی پێتیڤە سنوور بێناگرتندا ئەو فەلاحەجی بخۆ استیفادەی لەکردن ئینشاءالله بەشی زۆر جۆتیاران تووشی و مشکلی بوو بەێ زۆر تەماتێکی زۆریان چند تەماتەکەی خۆیان بەێ ینی زۆر کەسان ناسم هەبرادەرنجی یعنی نەگە نەپارێ خۆشی ینی زۆر خسار بیت زەحمەتا خۆڕاوسا ڕگە لە خسارجی بیت گرنگەوەی دەرگای سنووریەکاندا حکوومەت مەسەرن دەرگای سۆرۆنە بگریت دا فەلاحەجی بشێت بخۆ مەسەرەن هاریکاریە خوب بگەت و زەحمەتان بە تشتێکی بچیت سلااوتان لەبێ سلااو بەخێر بێ سەرچاو ماندوو نەبن سپاس مەمنون بەخێر بێ سەرچاو لەگەڵ ئیش و کارە چۆنن خودی ماتووا دەبینی بۆ خودت بازار زۆر سستە وەڵا ئەرێ وەڵا یانە کە لەگەڵ ئەی بازاری دۆلار و تشتیانە زۆر تاسیری کردیە کە تشتێکیش دەفرۆشی یانە فایدەکە لەگە دۆلار یانە بەهار کە چ فایدە بۆمان نامینتەوە ئەرێ وەڵا جە سوسیکیش دەبینی یانە چۆ لە زۆر کڕە زۆر باش دوکانەکەی خۆتە ناوە لە ئیجارەتی دانا ئیجارەکەی دەتوانین دەبینی ماگانە چ بلی ئەە بژین دیار نییەوەکی جلێک ماسەت کە تو دەفرۆشی هەنی تشتی احتیمالە توتانی ڕۆژانە حساب خود بکەی بەس جلێک چ دیار نیە ئەە دەفرۆشی و دەنیەوەتیدا دەفرۆشی چ دیار نییە بخۆی 400 گەلێک زۆر ئەە پارێکە زۆر محاولەمان کرد کە بینە خواریاویش چ لەوی دەستمان نات و وەکی خۆی مایە سارەکە باش خۆت ئەو جلانە لە دەرەوەی دەینی دەچین بەلێ ئاچینە تورکیا دەینین لە دۆک دەنین تشتی کەم بیت لە هاولێر دەینین هاوە لەسەر باش ئەگەر نرخی قەمیسێک لە ئێستا و لەگەڵ ساڵی پار گۆڕانکاری هەبوو چەند هەزاری جوتە سەریان چەند زین چه حساب بکە لەگەڵ دۆلارە یعنی 5,000 تقریبا 1000 چیتە سەر یانەگە قەمیسێک پێشیستە بە 10,000 بە ئیسە لازم 12 کەمتر نەدەی ئەگەنا بۆ دەرنانی فایدەکە لەگە دۆلار دەچیت چونکە تو حساب کە وەرەقە 120 لە کیلا و 150 لە کیلاوە نییە یانە تقریبا 30,000 چیتە سەری ئەشەکانتانی شەمووی دۆلارە خڕ بە دۆلار دیتن
هەروەلای ئێستاوە تەوانە و فانێرەیە دەرزنی تقریبان 5,000-6,000 چتە سەری زۆرەوە نییەمە تو بخۆی دەرزنەکە 5,000 لێ فایدەکەی لە 12 قەدعا ئێستا هەگە بەو ساری جاران بدەوە یانە چ فایدت ناگەتی چکار دەکەیت وەلا لا ئەبغێ باشە لەگەڵ لەبغکردنیشی لە بغی زەحمەتە ئاسانە کووە واڵا زۆرە زەحمەتە هەرێوەڵ دەردەکەنی شەکەی واڵا لە چ جێبیەکەن هەرێوە لە چێن دەردێکەوە وڵا لە ڕۆڤی هەرێوە باشە ئێستا ئیشەکان هەیە نییە ئیشی لە بغ و خان و خەڵک خانووی دروست دەکات لە بخ واڵای زەعیفە ناوەڵە زۆر نییە هەرێوە باشە چۆنە ئیشەکانن گۆ ڕۆژانە دەچن ئیش دەکەن یاخۆ هەفتانەیە چۆن وەلا ڕۆژانە 15-20 هەرێوەڵە دەستان خۆش هەرێوەڵە کە سلااوتان سلااو سەرچاو کار دەکەیت وەڵا ئیشی عملاتی دەکەین و لە بغ دەکەین مازارەکە هەیە الحەمدە جا بەزار هەیە و جا بەزارش نییە لە هەر لە مەتەقەکەی خۆمان دەیکەن یاخۆ دەستە شوێنەکە ئەمە لە گوندێ دەبەرە سوورچە ئێرە چەمە و تۆزا و بەڵاسە تینە ڕۆوێ شۆ دەکەین بخۆ کاسبێ چەکەنەوە ماڵە و بچێ خۆ الحەمدلله هەندێکە لە شۆڵ وهای هەندێکە لە نییە دێ پێوەستین دەبین نوگەل چین خانێکی چیکەین مەزبوری مرۆڤ 100 چێکە چونکە زروفەکە نەخۆشە مرۆڤ مەزبورە هەر لە سبیانە شەشە تینە شۆڵێ حتا سەعاشی مەغرب دۆلارەکە تاسیری لە بازاڕی ئێوە ئیش و کارەکانی ئێوە کردووە خەڵک خانووی دروست دەکا با بڵێ مامەلەی زیاتر دەکا ئەرێ وەڵە نوکە خۆ نوکە خانی و ئاوە گردی مرۆڤ پێناست شەش بکڕی چمتۆ گران بووی حەسوا گران بووی بلۆکوا گران بووی یعنی حەزەکەین بۆمە چارچی بکەین هەلا تاسیری لە ژیانی ئێوە کردووە ئەرێ وڵە گەلک خۆ دێمە گەلەکە قارداش بووین سارە خۆ نوافرۆشتی بەستە بە قاردا هەنووکە بە عاملاتی و ئەوێ قاردای دەینەوە یعنی حەزەکەم دنیاکە خۆش بیت ئینشەڵڵا و حەزەکەن دۆلارەکە دابەزیت بۆ ئەوەی ژیانی هاوڵاتیان باش ئەرێ وەڵ هەنووکە ئەمە بێ سیارەی چینەوە ماڵێ و سبیانشتێنسە شارە پێویە جادە ڕئیسی و هینانە شۆڵێ و گەلێک زەحمەتە دەکرێت ئەوە هەموو ڕۆژێک وابوو بۆ شێوازە ناوەڵە ناکرێت هانووکە ئەو ڕۆ دەبی زوو بچینەوە داساڕاوستنەوە مەغرە بگەینە ماڵێ لە چێن دەرێ گوندەکان گوندێ پەلاسە بەێ زۆر لێرە دوورە بەلێ وەڵە لاکن ئەو گوندێ تەمەی دسرەکەی بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک لە نەحیە ڕووفیا ئەوێکی ویستی بۆن ئەمە ڕابوو چوونی هاوڵاتیان بوو لەسەر تەورەکەیان ڕۆکۆمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم زەرار گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەریکی دیکە ڕێزی من قبول بکەن بەخوای گەورەتان دەستپێرم خواتان لەگەڵ